چۆنی؟ باشم. ئەم جلانە چێ لەبەرتە؟ زۆر سوپاس. چی لەم جلانە؟ جلێندیە. هندی؟ بەڵێ. ئەمە شا کردو بە ناو شەوانتەوە؟ بەڵێ. حەزت لەم جلانەیە؟ زۆر. تەمەنە چەنە؟ 5 ساڵ و 9 مانگ. 5 ساڵ و 9 مانگ. ناوە چییە؟ ناتی. لاتی. باش. تۆ ئەمە چیم جلە جوانانە لەبەرتە؟ چێ بووی کڕیوی دەم جلانە؟ هین. ئەمەی ڕەوسەکەمە. هی ڕۆزەکەتانە؟ بەڵێ. ئەمڕۆ چێکەن لێرە؟ ها؟ چێکەن ئەمڕۆ لێرە؟ ئەمڕۆ شتێکی هندیەکەین. هندی وەکو چی؟ وەکو دانس هندی. ئەدی شتێکم بۆ قەزام چیەکەین؟ بەس ئەوە دانس هندیە. ها؟ ئەوە دانس هندیە. ئەدی بزانم چیم بۆکەی؟ بەسە بەر بکەیتەوە جێ. لێرە بۆم بکە. ئەمەنە چەنە؟ 6. ناوە چی بوو؟ ئۆلینا. ئۆلینا. چێ ناوی ناوی؟ خوشکەکەم. خوشەکەوەنە گەورەیە؟ ئای تۆ چۆنی؟ ئەمە تۆ ژلی هندیە؟ بەڵێ. ئەمەنە چەنە؟ 5. ناوە چییە؟ مینا. مینۆ؟ تۆزای مینۆ چییە؟ بەڵێ. چییە؟ نقڵی مینایە. ئەڵڵا. ئەمڕۆژ تۆش لەگەڵوانە دانسەکەی؟ بەڵێ. ئەی هەتووەرە پێشەوە. وەرە پێشەوە. چۆنی؟ باشن. چێکەم بۆ لێرە؟ دانسەکەم. دانسەکەی چییە دانسەکەی کەیکەی؟ هندیە. ئەی شتێکم بۆ کوێستا. بە بێدەگی؟ ئەی گۆرانێکە و لەبەر نییە؟ بەرەوە. لەبەرمە. ئەی تۆزە گۆرانەکەشم بۆ بڵێ. بومبەرە بومبەرە چانسە بومبەرە 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 چانسە بومبەرە ئایدو بەدیاسێ چم. ناوە چی بوو؟ یاران. یارە چەند ساڵی؟ 6. ئەی تەمە درێژ بوو.